ئازمون بکەین خەتا بکەین تا بتوانین کوالیتی فیلمەکانمان بگەین بە کوالیتی فیلمەکانی عالەمی. کاک دیاکۆسڵاوە لێ بێ ئەمە چەندەم فیلمی ئەم ساڵتە؟ ئەم ساڵ یەکەمدانەیە بەڵام بە درێژەی 1 ساڵ چوارم فیلمە. واتە لە پاش جەژنی قوربان تاکو ئەم جەژنی قوربانە؟ بالضبط. باشە چوار فیلم بەرهەمهێنان زۆر نییە؟ وەکو زۆریەکەی ئەخەن ئێمە چۆن حسابی بکەین ئێمە سینەمای کوردی تا ئێستا وا بووە کە ساڵی جارێک 2 ساڵ جارێک فیلمێکمان هەبوو و بینەر چاوەڕێی فیلمی کوردی دەکا واگە ئێمە هەر ئاوەدانیشین و دەست لەسەر دەستدانین ناکردرێ یاک دەبێت ئازمون بکەین خەتا بکەین تا بتوانین کوالیتی فیلمەکانمان بگەین بە کوالیتی فیلمەکانی عالەمی. بە نمونەکە ئێستا مەنهۆڵ لە لەندەن عەرز کراوە سینەماکار عالەمیەکان بینیویانە فیدبەکێکی زۆر باشی هەبوو و چاوەڕێی ئەو شەوان نەدەکرد خۆمان زۆر باش بوو واوە هەنگاوێکی گەورەی ناومانێتەوە ئەو هەنگاوە بەردەوام دەبین تا بتوانین لە ئاستی سینەمای جیهانیدا ئیش بکەین. وای لە هاتووە کە سینەما دەرهێنەر و ئەکتەرەکانی بژێنێ کاستەکەی بژێنێ؟ ئێستا نەگەیشتێتەوە پۆینتە بەڵام هیوادارم بگەینەوە پۆینتە ئەو گەیشتن بۆ پۆینتەش بە تاقیتەریای منی مخرج ناتوانم بە نمونە من پێویستم بە ساحەیەکی گەورەترە بۆ بڵاوکردنەوە. ئێستا ئێمە لە ساڵی ڕابردوو کە ئیشەکانمان دەستداوەتێ بە پاڵپشتی دکتۆر تەها توانیمانە ئیشەکان بەرینە پێشە بەڵام وەزارەتی ڕۆشنبیری کە ئاسانتری شت دەتوانێت بۆ ئێمە بیکە دابینکردنی شۆنە بۆ بڵاوکردنەوە نەتەنیا هاوکارمان نەبوو کاک موحسینی ئەدیب بەڵکو ڕێگریشمان بوو یعنی ئێمە پێمان خۆش بۆ ئەو جێژنە ڕۆشنبیری سلێمانی هاوکاتان نەبوو؟ نەخێر بە هیچ جۆرێک چونکە ئەوان تەنانەت ئێمە ڕێگا پێدارێکمان کە ویستۆ لە شارەکان بتوانین لەو جێژنەدا ئایلەکان لە دەوری یەک کۆکەینەوە کۆمەڵێک مەسێج دێ بۆ ئێمە کە کاکە پێمان خۆشە و شارانە بێبەش نەبن و ئێمە هەوڵ هەستاین بۆ شتە لە دەربەندیخان دامان ناوە لە قەڵاتزێ دامان ناوە لە ڕانیە بەڵام شارەکانی کە بێبەشن وە سەبەب منیش نیم من حەوری خۆمم بۆ داوە بەڵام بەڕێوەبەری ڕۆشنبیری کاک موحسینی ئەدیب ڕێگر بۆ لەوەی کە ئەو شتە بڵاو بێتەوە و ئەگە گلەیەکیش هەیە هیوادارم لە منی نەکەن لە وەزارەتی بکەن ئەوان نەتەنیا نەهاتون بەدم منی هونەرمەند نا هیچ هونەرمەندێک یعنی ئەوەی وا ماوەتەوە بیکەن بەس ئەوە نەیە ئەگە کەسێک نەخۆش بێ یا شتێکی بەسەر بێ بچن سەردانێکی بکەن و ئەوە دروست نییە یعنی ئەو جیلە تازەیە چۆن ئیش بکە ڕۆشنبیری کە دانراوە من نابێ چاوم لە بیزینەسمەنێک بێ وەزارەتی ڕۆشنبیری چی دەکا ئەگە قەرار دی هاوکاریشم بێ بە هەر هیچە بێ ڕێگریم لێ نەکا بتوانم ئیشەکە بڵاوکەمەوە هاوڵاتیەکانمان کە لە کەلارن بۆ نابێ فیلمی بێ ببینن بۆ دەبێت چاوەڕێ بکە خۆی بە پلتفۆرممان نییە بڵام دوای دەتوانین لە پلتفۆرم دەینین وانە ئەم فیلمە چەند ئەکتەر بەژای تیا کردووە چەند خولەکە و بەنیازن چەندێکیش نمایشی بکەن. ئەو فیلمە تقریبەن جیلی ئاڵتونیە کە بەشێکی زۆرمان کۆ کردوێتەوە ئەوانی وە حەو بیرەوەریمان هەیە لەگەڵیان بە نمونە ئاکۆ سەنگاوی کاک زاهیر جەلال کاک زاهیر غەریب بە نمونە کاکامیل ژیان برایەم خەیات کەسانێکی تێدایە کە هەمویان بۆ ئێمە خاتراتێکیانەیە کەیوان سەلاحەددین یا گەنجی تازە وەکو نەبراز خان وەکو کاک زانست کاک ئیدریس کاک مستەفا وەکو کەسێکی خاوەن پێداویستی ئێمە ئەوانەمان کە کۆ کردوێتەوە جیلی تازە و جیلی ئاڵتونیمان تێکەڵ کردو لە تەجروبەیەوان بەکاربێین بۆ ئیشە تازەیە. فیلمی باوەڵ کۆمێدیەکی تقریبا دەتوان بڵم ڕەشە بەڵام بە شێوازێکی زۆر نەرم و حاتف کە بتوانین بەس جێوێکی خۆش لەو جێژنە بۆ بینەرەکانمان ساز بکەین.